بەناوی خوای بەخشندە و میرەوان جوانترین سڵاتان لەبێت بینەرانی عزیز هیواخوازین کە ئەمڕۆتان لە تەواوی ڕۆژەکانی ڕابردوو پڕبێت لە خۆشی و شادی و تەندروستێکی باش. ئەزانە ڕۆژ بایر ئمەتی هاوکارانمان لە پەیامی ڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازین تا کۆتایی بینەرمان بووی کە سوودمەند لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان. زۆر سپاسدانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش مێدەکەین تەندروست باش و ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆژ بە هاوکاری هاوکارانم بە پەیامەوە دەرفەت هەبوو لە خزمەتتان نابین و مێدەکەین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ هاوکار و وەروەها هاوکاری هاوکارانمان بینەرمان بن وەک لەو کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون لەوانەش کە ئێستا کە بابەتی کۆمەڵایەتی یاخود دەتوانم بڵێم هەڵگرتنی بەرپرسیارەتی ژیان یەکێکە لە بابەتە گرنگەکان کۆمەڵێک پاسا و کۆمەڵێک گرفت دروستە بێ ئێمە چۆن بتوانین هەڵگری با بڵێن بەرپرسیارەتی ژیانمانمی لە ڕووی مادی و معنەویەوە لەو بارەوە قسە و باسێکتان لەگەڵ دەکەین. بەڵازن لە تەوری دوین بەرنامەکەماندا باز لە فرامۆشکردنی کەرتی خوێندن و کەرتی پەروەردە دەکەین لە هەرێمی کوردستاندا بەشێک لە مامۆستایانی ناڕازی دەڵێن دواخستنی کەرتی پەروەردە پەیوەندی بە ڤایرۆسی کۆرۆناوە نییە و پاسایەک و تەنها پەیوەندی بەوە هەیە کە نایانەوێت موچە لە کاتی خۆیدا دابش بکەن کە مامۆستایان ئەوە یەکێکە لە داواکاری سەرەکیەکانیان زانی چ کاریگەریکی خراپی هەیە لەسەر قوتابیان و پرۆسەی خوێندن بەگشتی لە هەرێمی کوردستاندا وایە ئەم دواخستنە دەبێتە مایەوەی کە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا پەکی بکەوێت. کۆمەڵێک بابەت و دیکە سەبارەت بە پەروەردە گفتوگوی لەسەر دەکەین لەگەڵ میوانێکمان دەبێت و دەستپێکیش دەچین لای بڕگەی کەشوها بزانین ئەم ڕۆپلەکانی گەرمە تا چەند گۆڕانکاری بەسەرداهاتوە شوان پێم وابێت ئەمشەو کەمێک بارانیش باری لە پارێزگایسکەمانی سوپاس بۆخوا بزانین ئەمڕۆ پلەکان تا چەند گۆڕانکاری بەسەرداهاتوە ئاخر باران دەبارێت ئەمڕۆ.
ئازانوان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەمانوێت قسە لەسەر هەڵگرتنی بەرپرسیارەتی بکەین لە ژیانمانە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران فەتاح ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی. مامۆستا بەخێربێت. زۆر بەخێر. گەر لەوە دەست پێ بکەین مەبەستمان جارە چییە لەوەی کە مرۆڤێک بەرپرسیارەتی ژیان هەڵبگرێواتە ئەگەر پێناسەیەک بۆ بەرپرسیارەتی هەڵگرتن بکەین ینی مەبەست لە هەڵگرتنی بەرپرسیارەتی لە ژیان یانی چی واتە چی؟ بە ناوی خۆی گەورە میهرەبان سپاسانەکەم دەستان خۆش بۆ بەرنامە جوانەکەتان. بابەتی بەرپرسیارەتی بابەتێکی دەلوونیە پەیوەستە بە دەلوونی مرۆڤەکانەوە. ئەم بەرپرسیارەتیە لە کەسانێکە دروستە بێت کە لە ژیانیانە شتێک هەبێ بەلایەنەوە گرنگ بێت و لە ژیانیانە شتێکیش هەبێ کە بیانەوێت لە دەستی نەدەن. واتە بە دوو ئاڕاستە بەرپرسیارەتی ئەتوانین پێناسە بکەین لە ناخی مرۆڤەکانە کاتێک کە مرۆڤ ئەوێ بۆ شتێک هەوڵ بدا بەدەستی بهێنێ و کاتێک شتێکیش لە دەستیایەتی ئەوێ لە دەستی نەدا. ئەمە وا لە مرۆڤ دەکا لە ناخیا هەست بە بەرپرسیارەتیکردنیەک دروست بێت کە ئەم مرۆڤە کائینێکی سربەخۆیە لە ناو کۆمەڵگەیە پێگەیەکی هەیە. واتە کاتێک کە مرۆڤ بەرپرسیارەتی بۆ دروستە بێ لە ناو کۆمەڵگاکەیە هەستەکە کە ئەم پێگەیەکی هەیە کاتێک کە ئەوێ لێدوانێک بدا کاتێک ئەوێ قسەیە بکە سا بۆ قسەکانی ئەکات ئایا ئەم وتوێژەی ئەم قسەی ئەم هۆکارێکە بۆ ئەوەی کە خەڵکێک بەرەو ئاراستەیەکی خراپ بەرێ یا ئەم قسەی ئەم هۆکارێکە بۆ ئەوەی خەڵکی بەرەو ئاراستەیەکی باش بەرێ. ئەوەی کە دەیبینین بابەتی بەرپرسیارەتی ئەوەیە کە ئەم مرۆڤە لە هەر شوێنێکا بێ ڕۆڵ و پێگە و مەکانەتی خۆی هەست پێ دەکرێت. واتە کاتێک کە ئەڵێن مرۆڤێک هەست بەرپرسیارەتی دەکات لە هەر شوێنێکا بێ کاری خۆی ئەکا. ئەوەی کە گرنگە لە کاری بەرپرسیارەتیە ئەمە مرۆڤ ئەرکی سەرشانی خۆی بەجێهێنێ. ئەمە بابەتی سەرەکیە لە بابەتی بەرپرسیارەتی ئەواتە کەی ئەتوانین پێناسی بەرپرسیارەتی لە ناو ناخی تاکی مرۆڤێکا بکەین ئەوەیە کە ئەم مرۆڤە لە هەر شوێنێکا بێ ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ ئەکا بەبێ ئەوەی کە گوێ بداتە ئەوەی کە لەم شوێنەیە ئایا پاداشت ئەکرێ یان سزا ئەدرێ. واتە ئەم مرۆڤە شتێک لە ناخی هەیە کە پێی دەڵێن چی ئەرکی سەرشانم لە ژیاندا. کەواتە مامۆستا یعنی ئەو پاڵنەرانە چین ئەو هۆکارانە چین وا لە تاکێک لە مرۆڤێک لە من بکە هەست بەو بەرپرسیارەتیە بکەم یاخود ئەو سیفەتانە لە خۆما جێبەجێ بکەم لە ڕەفتار و لە کردار و لە گفتارما کە هەست بە بەرپرسیارەتی بکەم چی وا لە منەکە بەو شێوەیە هەست بە بەرپرسیارەتی بکەم. وەکو باسمان کرد ئەبێ لە ژیان تا شتێک هەبێ هەوڵی بۆ بدەیت. ئەبێ لە ژیانی ئەم مرۆڤەیە بابەتێک هەبێ کە هەوڵی بۆ بدات. هەر شتێک ئەڵێ جا قسەیەکەی ئەڵێ مرۆڤ کەی ژیانی بەلاوە گرنگ ئەبێ کە شتێک هەبێ لە پێناوێ هەوڵ بدات شتێک هەبێ کە بەدەستی بهێنێ. ئەم کەسی کە ئێوێ لە ژیانە شتێک هەبێ بەدەستی بهێنێ و ئەوێشت کارێک بکە لە ناو کۆمەڵگەیە ئەو کاتە هەستی بەرپرسیارەتەکەی بە دروستە بێ. بەنمونە کاتێک لە ناو خێزانێکە باوک یان دایک ئەوێ ئاراستەی ئەم خێزانە بۆ شوێنێک بەرێت. کاتێک ئەوێ ئاراستەی ئەم خێزانە بەرە و ئاراستەیەک بەرێت لە بوارێکی پەروەردەیە یا لە بوارێکی زانستیە ئەو کاتە ئەم باوکو دایکە هەستی بەرپرسیارەتیان تیا دروستە بێت. واتە ئەبێ شتێک پاڵمان پێوە بنێ پاڵنەرێکی سەرەکی جا لە ژیانی مرۆڤەکانە ئەگەر شتێک نەبێ پێ بوتێ پاڵنەرێکی سەرەکی بۆ هەر کارێک هەستی بەرپرسیارەتی دروست نابێ. واتە ئەبێ لە ژیانی مرۆڤەکانە پاڵنەرێک هەبێ ئەو کاتە هەستی بەرپرسیارەتێکە دروستە بێ. بە نمونەی ئەوەی کە کاتێک باوچێک منداڵەکەی نەخۆشە پاڵنەری نەخۆشی منداڵەکە هەستی بەرپرسیارەتی بۆ دروستەکە ئیبا بۆ نەخۆشخانە. کاتێک باوچێک منداڵەکەی تووشی لادانێکی ئەخلاقی بووە ئەم لادانی ئەخلاقی کە بوو بە خەم لە ناخی ئەم مرۆڤ ئەم باوکەیە بوو بە خەم لە ناخیا ئەم خەمە پاڵی پێوە ئەنێ هەست بە بەرپرسیارەتی ئەکات و هەوڵ ئەدا ئەم مناڵەی بە ئاراستە لادانەکە بهێنێتەوە بە ئاراستەیەکی باش. واتە ئەمە پەیوەستە بە ناخی مرۆڤەکان و ئیتر لە هەر پێگە و لە هەر پێگەیەکی کۆمەڵایەتیا بن بەوەی کە پاڵنەرێک هەبێ ببێتە خەم لە ژیانیا ئەم پاڵنەرە کە ئەم بابەتی کرد بە خەم لە ژیانی ئەم مرۆڤە ئیتر وردەوە هەستی بەرپرسیارەتی دروستە بێ. ئەها سەیرەکەی ئەو کەسانەی کە لە ژیانیانە هەستی بەرپرسیارەتیان نییە زۆر جا سەیرەکەی لە ناو کۆمەڵگەیە ئیتر لە هەر توێژێکی کۆمەڵگەیە بێ. کاتێک کە دێنەوە ئەچنە ناو بۆن لە ناو دامەزراوەیەکە لە ناو خێزانێکە کاتێککە دێنە ناو خێزانەکە هەست بە بوونیان ناکرێ کاتێککە دەچن ناو دامەزراوەکە هەست بە بوونیان ناکرێ. بۆی ئەم جۆرە مرۆڤانە خەمێکیان نێ لە ژیانە خەمێکی چاکردن بێ خەمێکی باشکردنی ژیانی خۆیان بێ خێمێک بێ بوو بێتە پاڵنەرێک لە ژیانیانە ئەم جۆرە مرۆڤانە
مرۆڤانێکی چیان لێ دەرەچێ مرۆڤانێکی بێ بەهایان لێ دەرەچێ بۆیە سەرکە هیچ شتێک نییە لە ژیانە نەبوو بێتە خەم ئەم خەمە بوو بێتە هۆی چی هۆی ئەوەی کە بەرپرسیارەتێکە بێ هەروەکو چۆن ئەڵێن ئەگەر بێت و باتریەک هیچ کاتێک کار ناکە ئەگەر شەحنی نەبێ مرۆڤیش هەتا خەمی نەبێ ئەم بەرپرسیارەتێ هەڵناگرێ بۆی ئەم جۆرە مرۆڤانەی کە خەمێک لە ژیانیانیانە ئەگە بگەنە ئاستی ترۆپکی باڵای پێگەی کۆمەڵایەتیشیان هەر لەو کاتەشە خۆیان بە بەرپرسیار نازانن ئەمەش حاڵەتێکە بۆ مرۆڤەکان دروستە بێ سەیرێکی هەندێک جۆر مرۆڤمان هەیە با پێگە و مەکانی کۆمەڵایەتیشی بەرز بێ هەمیشە گلەیەکە هەمیشە گلەیەکە بۆ چکە ئێستاش بەڵێ پێگەکەی بەرز بۆتەوە بەڵام هەست بە بەرپرسیارەتی ناکە بۆ سەیرێکی لە بری ڕەخنەگرتن بۆ چاکردنی قۆناغێک هەمیشە گلەیەکە هەمیشە دێتەوە بۆچی بۆ خۆی بە مەخدور ئەزانێ هەمیشە خۆی بە مەخدور ئەزانێ ینی زۆر جا سەیرەکەی ئەچیتە ناو خێزانێک یا ئەچیتە ناو دامەزراوەیەکی حکومی ینی سەیرەکەی گرفتەکان زۆرن بەس نازانی چێ تاوانبارە نازانی چێ بەرپرسە لە تێکدانی ئەمە و چێش بەرپرسە لە چاکردنی بۆی سەیرەکەی کاتێک لەگەڵ هەر کەسێک قسە دەکەی مادەم هەستی بەرپرسیارەتەکەیانتیانە کەس خۆی بەرپرسیار نازانێ واتە نە ئەزانی تاوانبار چێ نە ئەزانی چێش چاکی ئەکا بۆیە سەیرەکەی وردە ئەو خێزانە تێگەچێ یا ئەو دامەزراوەی وردە چی لێ وردە تێگەچێ بۆیە بەڕاستی هەستی بەرپرسیارەتی ئەبێ خەمێک هەبێ کە ئەو خەمە لە ناخی مرۆڤەکەیە دروست بوو ئەو کاتە وردە هەستی بەرپرسیارەتەکە دروستە بێ و ئەنجام مرۆڤ هەنگاوێکەنێ ئەو کاتە مرۆڤ چیەکە هەنگاوێکەنێ بۆیە هەر کاتێک هەنگاوێکمان نا بەرەو چاکردنی شتێک بەرەو بەدەستێنانی شتێک ئەو کاتە ئەڵێن کە هەستی بەرپرسیارەتیمان تایە زۆر باش مامۆستا کامەران دەمێ بزانم بۆچی تاکی کورد لە ئاستی خۆیەوە هەست بە بەرپرسیارەتێک دەکا بۆ نمونە ئەگەر زوڵمێکی بەرامبەر بکرێ بە خودی خۆی بۆ نمونە مافێکی بخورێ پارێکی بخورێ ئەچێ بە دوایە ئەچێ بەگژی ئەو زوڵمەیە ئەچێ کە هەیەی بەڵام کە ئەگاتە ژیانی خۆی ئەگاتە ژیانی عامی خۆی بێدەنگە هەست بۆ بەرپرسیارەتە ناکە هەر لە جێگەی خۆیەوە ڕەخنە ئەگرێ ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەخۆی ئێمە لە بەگشتی با بڵێنە تەبەن کاتێک کە میشاڵی بەگشتی مەبەستمان لە سەداسەد نییە هیچ شتێک لە ناو تاکی ئێمەیە تاکی کوردە هەمیشە تاکێکی کۆمەڵایەتی بەهێز نین تاکی کۆمەڵایەتی بەهێز چییە تاکی کۆمەڵایەتی بەهێز ئەوە نییە کە ئێمە لە ناو خەڵکان ناژین با ئێمە زۆر کۆمەڵایەتین بەڵام ناتوانین پێکەوە هەنگاو بنین ئەمە گرفتێکی سەرەکیە گرفتێکی سەرەکی لە تاکی کووردا بەڕاستی ئێمە ناتوانین پێکەوە هەنگاو بنین ئەتوانین پێکەوە بین ئەتوانین پێکەوە بژین ئەتوانین پێکەوە لە ناو بەرژەوەندیەکە بین بەس ناتوانین پێکەوە هەنگاو بنین بۆیە سەیرەکەی زۆر جار لە ناو کۆمەڵێکە لە ناو دامەزراوەیەکە لە ناو ڕێکخراوێکە یعنی لە پێناوی خەمێکە کۆ ئەبینەوە بەڵام ئەم خەمە لەبەرەوەی لە ناخمانە پێکەوە هەنگاونانمان لاوازە سەیەکی وردە ئەم مؤسسەیە ئەم ڕێکخراوە وردە پاچە پاچە ئەبین هەمومان ئەگەڕێنەوە بۆچی بۆ حەزە شەخسیەکانی خۆمان چونکە هەمیشە مرۆڤ سروشتی وایە ئەگەر هەستی بەرپرسیارەتی لە ناخیا دروست نەبوو ناتوانێت لەگە خەڵکی هەنگاو بنێ هەمیشە حەزەکە خۆی بەتەنیا بێ چونکە مرۆڤ ئەگەر خۆی بەتەنیا بوو لێپرسینەوەی نییە چونکە مرۆڤ ئەگەر خۆی بەتەنیا بوو ئەو کاتە بەرپرسیارەتی گەورە لەسەر شانی نابێ بۆیە بەڕاستی ئەم سیفەتە بەڕاستی سیفەتێکی خراپە لە ناو هەموو هەر کۆمەڵگەیەکە هەبێ کە نەتوانین پێکەوە هەنگاو بنین پێکەوە خەمەکان لەسەر شان بگرین ئەو کاتە ناتوانین کۆمەلگا بەرەو پێشەوە بەرین ئەها زۆر جا حتا لە ناو خێزانەکانیشە بەڕاستی زۆر جا سەیرەکەی ئەمانەوێ تاوانەکە بەسەر ئەستۆی نەفەرێکمان بێت کەسێکمان بێت نامانەوە هەمومان پێکەوە هەڵەکە هەڵگرین هەمومان پێکەوە بەرپرسیارەتێک هەڵگرین سەیرەکەی لە ناو خێزانێکی بچوو کراوەشە سەیرەکەی کاتێکە منداڵ تووشی هەڵەیە دەبێ باوکەکە ئەوێ بیدا بەسەر دایکەکەیە دایکەکە ئەوێ بیدا بەسەر باوکەکەی هەتا زۆر جار لە شتێ ناپەڕێ ئەڵێ ئەمە لە خاڵوانێکە ئەڵێ لە باوانی با بڵێن باوکیەکە ئەمە وای کردو کە ئێمە نەتوانین پێکەوە خەم لە ئەستۆ بگرین نەتوانین پێکەوە خەم بەردەوام چارەسەریکەین بۆیە هەمیشە حەزمان بە ئیسراحەتە چونکە هەمیشە مرۆڤێک ئەگە هەستی بەرپرسیارەتی تیا لاواز بوو حەزی بە ئیسراحەتە هەر کەسێکیش لە ئێمە بەتەنیا کاری کرد ئەوە یعنی ئیسراحەت بۆیە بەڕاستی خەمەکانمان گشتیە حەزمان بەوەی پێکەوە بین بەڵام کاتێک دەکەوێتە قۆناغی هەنگاونان ناتوانین پێکەوە بین بۆ خەمەکە خەمێکی گشتی نییە کە بتوانانی پێکەوە هەنگاوی بۆ بنین کاتێک کە پێکەوە هەنگاومان بۆ ناو هەستی بەرپرسیارەتیمان کرد چی فەراهەم دێت هەر کۆمەڵگەیەک پێکەوە هەنگاوی نا کۆمەڵگە زۆر بەرەو پێشەچێت
بۆچی کۆمەڵگە بەرەو پێشەوە چێت چکە ئێمە ئەگەر لە ناو موسسەیەکا بووین لە ناو دامەزراوەیەکا بووین هەمووان پێکەوە هەنگاومانە ئەو کاتە هێواش هەنگاوە نین چکە لە هەر موسسەیەکە هێواش هەنگاوت نا یعنی هەمویان پێکەوەن بەڵام کاتێک کە نامانەوێت پێکەوە بین یەکێکمان زیاتر پێشەکەوێ ئەوەی کە زیاتر پێکەشوێ ئێمە تێ ئەپەڕێنێ کاتێک کە تێمانەپەڕێنێ لەگەڵمان نامێنێ ئەو کاتە هەدەفە گشتیەکە ئامانجە گشتیەکە ئەبێ بە ئامانجی کەسی چکە لە ناو هەموو هەر کۆمەڵگەیەکیشە ئامانجەکان بوو بە ئامانجی کەسی ئەو کۆمەڵگەی دوا ئەکەوێ یعنی سیرەکەی ئێستا ئەو هەماهەنگی و کۆمەڵکاری لە ناو کۆمەڵگەی کوردیە هەیە نەیتوانیوە ئەو دەستکەوتانەی کە هەیەی هەم بیپارێزێ و هەم برەویشی پێ بدا چکە سیرەکەی ئێستا پرسیارێ بکەین لە کەسێکی زۆر سادەش ئەم وڵاتی ئێمە چیە بەرپرسیارە کەس خۆی بەرپرسیار نازانێت خۆ بەرپرسیارن ئەوانەی کە بەرپرسیارن دیارن چیە بەرپرسیار بەڵام خۆی بە بەرپرسیار نازانێت یعنی کەسێکە لە ئاستێکی ترۆپی باڵای دەسەڵاتایە کاتێک کاچی قسەی لەگەڵاکەی بەزەیت پێدێتەوە یعنی پێی وایە زۆر جار لەوە لەگەڵ خەڵکێکی ئازبەرزی دەسەڵات قسەی لەگەڵاکەی ئەڵێ جاکاکەوە کاتێککە زۆری بۆ هێنی ئەڵێ بۆ نایێتە سەر کورسەکەی مش بێمە سەر کورسەکەی تۆ پێی وایە ئەم ڕۆڵی بەرپرسیارەتی نییە یعنی بۆ چکە ئەمە لە هەز بە بەرپرسیارەتی ناکات چکە لە ناخی ئەم مرۆڤەیە هەستی بەرپرسیارەتی تیانە حەزی بەرپرسیارەتی تایە ئاخر ئەمە دوشتی زۆر لێکجیاوازن بۆیە کۆمەڵگا ئەگەر پێکەوە هەنگاو بێن هێواش ئەڕۆین بەڵام درەنگ ئەکەوین مامۆستا کاتێمە لەوە تێگەیشتین ئەگەر بێت و هەمومان پێکەوە هەستی بەرپرسیارەتیمان هەبێ و هەنگاو بنێن سەرکەوتوترە بین بەڵام زۆر جار ئێمە بیان و ڕەنگە پێشمان خۆشوی هەست بە پرسیارەتیکەن یان ئیتر ماندوو بین تاکێکی کۆمەلگا بنە ماڵەیە خانەوادەیەک شارێک گەڕەکێک ئەوەندە فلتەرەکان و ئەوەندە بربەستەکان زۆرن بۆ ئەوەی مرۆڤەکان ئیتر بەڕاستی ئیحمال بن ئیتر بڵێ ینی هەستی بەرپرسیارەتیان لە ناوە بکوژرێ هەزاران بیان و بێنەوە بۆی کە ئیتر ئێمە پێویست ناکاسی بەرپرسیارەتی باردۆخەوەیە قوتابیەک لە خوێندنگاکە یا مەسەلەن ناخوێنە یا خوداسی خراپ بە مامۆستا دایک و باوکڵی خەتای من نیە مەکتەبەکە سیستەمەکە وایە چی وامان لێ بکات کە ئێمە هیچ کات کۆڵ نەدەین هەستی بەرپرسیارەتیمان هەبێت و هەستی بەرپرسیارەتی وەکو ئەولەویەتی ژیان ئەبێ لە ناو هەموو مرۆڤێکی کامڵ و عاقڵ و باڵغا هەبێت وەگەر نەبێت چ فەوزایەک دروست دەبێت مرۆڤ ئەبێ پێگە و شوێنەکەی خۆی باش وێ نابکە یعنی خەمی بەرپرسیارەتی بە پێی شوێنەکان گۆڕانکاری بەسەرا دێت کاتێک کە کەسێک گەنجەکە ئەم گەنجە هێشتا خێزانی نییە ئەم گەنجە ئەکرێ خەمێکی کەسی کۆی کاتەوە بۆ خۆی بەڵام ئەم گەنجە کاتێک ئەچێتە ناو خێزانەکەی خۆی ئەبێ بیر لەوە بکاتەوە لە ناو خێزانێکایە ئەم خێزانی کە هەیەی کۆمەڵی بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشانی پێش ئەوەی بەرپرسیارەتی ناو کۆمەڵگە بکەوێتە سەرشانی ئەمە پێویستە لەمە باش تێ بگەین بۆ ئەوەی بتوانین هەنگاو بنین چۆن ئەتوانین هەنگاو بنین بەو پرسیارەی جەنابەت کاتێک ئێمە لە ناو کۆمەڵگەیەکە ئەژین هەر یەکە لە ئاسی خۆی هەستی بەرپرسیارەتی کرد بەرپرسیارەتەکان نادەینە دەستی یەکتری بۆ مانایی کاتێکە منداڵێک لاوازە لە خوێندن هەموو بەرپرسیارەتەکە نادەینە ئەستۆی مامۆستا ئەگەر هەموو بەرپرسیارەتەکەمان دا ئەستۆی مامۆستا ئەنجا ئێمە بێخەمە بین ئەمەی کە ئەیدەینە دەست مامۆستا منداڵەکە لاوازە ئەمەی کە ئەیدەینە دەست دەسەڵات کە منداڵەکە لاوازە لە خوێندنا ئەمە دادمان نایە ئەبێ لەمە باش تێ بکەیت یعنی ئەمە دادمان نایە کاتێکە منداڵێک لە ڕووی ئەخلاقیەوە لادانێکی تایە کاتێکە باوکەکە ئەم تاوان ئەخاتە ئەستۆی دایکەکە ئایا بەمە منداڵەکە باشە بێ نەخێر خراپتر ئەبێ کاتێکە کەسێک بژێوی ژیانی لاوازە بەڵێ ئەزانین دەسەڵات تاوانبارە وایە بەڵام هەمووی بخەینە سەر ئەستۆی ئەو خۆمان پێمان وا بە ئیتر هیچ بەرپرسیارەتێکمان لەسەر شانیە خۆ دەسەڵات زەرە ناکە کاتێکە من هەستی بەرپرسیارەتیم تا لاوازە بێ و ناتوانم هیچ هەنگاوێک بنێم لە کۆتاییە مرۆڤ ئەگەر بێت و هەستی بەرپرسیارەتی تیا بوو ئەتوانێت گۆڕانکاریش لەناو کۆمەڵگاکەیە دروستکە یعنی سیرەکەی هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لەناو کۆمەڵگاکانە دروست بووە شخصێک هۆکار بووە
شخصێک هۆکار بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریانە دروستکە. بۆیە بەڕاستی گەورەترین هەڵە لە ژیانی مرۆڤەکانە ئەوەیە کە بەرپرسیارەتەکان بخاتە ئەستۆی بەرامبەرەکانی. ئەمە مانای ئەوە نیە بەرامبەرەکانت بەرپرسیارەتەکان لەسەر شان لە ئاچێ، واتە کاتێک کە منداڵێک ئەوێ بەرپرسیارەتەکەی هەمی بخاتە سەر باوکو دایکی، باشە خۆی هیچ هەنگاوێک نانێت لە ژیانە. ئەمە مانای ئەوە نییە کاتێکە گەنجێک پێی وابێ خۆی بەرپرسیارە ئیتر بەرپرسیارەتی دایک و باوکەکەی نامێنێ، با دایک و باوکەش بەرپرسیارەتیان ئەمێنێ. بەڵام ئێمە باز لەوە دەکەین کە نابێ ئێمە خۆمان لەناو کۆمەڵگەیە ونکەین، چکە بەڕاستی مرۆڤ ئەگەر بەرپرسیارەتی لەسەر شانی خۆی لاباد ونە بێت لەناو کۆمەڵگایە، ئەبێ بە کەسێک چی فکرێکی بۆ دروستە بێت. ئەم فکرێک دروستە بێت کە زۆرێک لە ئێمە ئەم فکرە و بۆچوونەی بۆ دروست بووە، ئەویش فکرەی دۆڕا و براوە. یعنی هەمیشە ئەو کەسانەی کە لەناو کۆمەڵگایە کەسانێکن کە دەستکەوتێکیان نییە خۆیان پێ دۆڕاوە، بەرامبەرەکان پێ براوەیە. بۆیە کە ئەم دۆڕاوێتەکەی خۆی ئەخاتە ئەستۆی براوەی بەرامبەر. بۆیە کاتێکە پێی وایە بەرامبەرەکەی هۆکارە بۆ ئەوی کە ئەم دۆڕاوە هیچ هەنگاوێک نانێت. بۆیە مرۆڤ ئەبێ مرێڤ لە ژیانە کە ئەڵێن هەستی بەرپرسیارەتی لە ناخمانە دروست بێ دەستکەوتێکمان ئەبێ. ئەم دەستکەوتە چییە؟ هەمیشە خۆمان بە براوە ئەزانی. چکە مرۆڤ گەشتە و ئاستەی کە هەمیشە خۆی بە براوە زانی، ئەو کاتە ناگاتە ئاستی ئەوەی کە دەرونی داڕمێت. چکە مرۆڤ کە دەرونی داڕما خۆی لە دەسەیە، کەسایەتیەکەی ونە بێ، کە کەسایەتیشی ون بوو بەرپرسیارەتەکەی نەما هەر بەوەندەوە ناوەسێ دۆڕاو بێ، بەڵکو خەڵکانی کەش بەکاری ئەهێنن بۆ بەرژەوەندی خۆیان. بۆیە سەیرەکەی ئەم مرۆڤە لەناو کۆمەڵگایە هیچ وجودێکی نامێنێ. واتە بیان و هیچ دادێکمان نایە لەناو کۆمەڵگایە، بەڵکو مرۆڤ بێ چی بکە؟ بیان و بهێنێتەوە بۆ هەنگاونان، نەک بیان و بهێنێتەوە بۆ پاشەکشەکردن. زۆر باشە. بەڵسە دو پرسیارم بە کورتی بکەم دەرفەتمان زۆر کەمە. ڕۆشنبیری تاک تا چەند گرنگە کە هەست بە بەرپرسیارەتی بکەین؟ ڕۆشنبیری تاک بابەتی سەرەکی ئێمە بەڕاستی ئەبوایە زیاتر تەرکیزمان بخسایەتە سەر بابەتی ڕۆشنبیری تاک، چکە بەڕاستی ئێمە کۆمەڵەشت هەیە دەستمانەکەوێ بەدەستی دەهێنین لە باوانمانەوە بۆمان دەمێنێتەوە، واتە هەندێک بەرپرسیارەتی و هەندێک بابەت هەیە بۆمان دەمێنێتەوە. ئەمە ئۆتۆماتیکی ئەگەر هیچیش نەکەین هەنگاوە نین. بەڵام هەندێک بابەت هەیە بەڕاستی ئەبێ ڕۆشنبیر بینتیە، ئەبێ بخوێنینەوە، ئەبێ بەشدار بین لەناو پێگە و کایەکانی کۆمەڵگایە. مرۆڤ بابەتی سەرەکی لە ڕۆشنبیری تاکە لە بابەتی هەستی بەرپرسیارەتی ئەبێ مرۆڤ بە تەنیا نەژی. زۆر گرنگە لە بابەتی بەرپرسیارەتیدا ئەبێ مرۆڤ بە تەنیا نەژی، ئەبێ مرۆڤ لەناو کۆمەڵگەیە بژی. سێکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمێ المؤمن الذي يخالط الناس ويصبر على آذاهم ويصبر على آذاهم. ئەو ئیماندارانەی کە تێکەڵی خەڵکە بێ ئارامەگرێ لەسەر چییە؟ لەسەر ئازارەکان. خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على آذاهم. باشترە لەو ئیماندارەی کە تێکەڵی خەڵک نەبێ ئارام ناگرێ لەسەر ئازارەکان. ئازارەکان چییە؟ ئازارەکانێت زۆرجار ناڕەحەت دەکەن. ئەی چۆن بابەتە ڕۆشنبیرەکە چییە لەم بابەتەیە؟ مرۆڤ هەتا تێکەڵی خەڵک بێ وشیارترە بێ، مرۆڤ هەتا تێکەڵی خەڵک بێ باشتر شارەزای دەروونەکانە بێ. چکە ئێمە ئەگەر بە تەنیا بژین، ئەگەر تێکەڵی کۆمەڵگا نەبین، مرۆڤێکی میسالیمان لێ دەرەچێ. مرۆڤی میسالیش، مرۆڤی خەیاڵی هیچ کاتێ ناتوانێت لەگەڵ خەڵکی هەنگاو بنێ، هەمیشە ئەوێ بە تەنیا هەنگاو بنێ. بۆیە بەڕاستی بابەتی ڕۆشنبیری و هۆشیاری بابەتێکی سەرەکیە لەوەی کە مرۆڤ ئەمەندە هۆشیار بێ پێی وابێ ناتوانێ بە تەنیا خەم لە ئەستۆ بگرێ. هیچ مرۆڤێ ناتوانێت بە تەنیا خەم لە ئەستۆ بگرێ. هەر مرۆڤێ پێی وایە بەرپرسیارەتی ژیانی ئەو بەرپرسیارەتی تەنها ژیانی خۆیەتی، ئەم مرۆڤە لە ژیانە ئەدۆڕێ. بۆیە بەڕاستی ئەبێ ئەمەندە هۆشیار بین، ئێمە ئەمەمان بۆ دروست بێ پێکەوە لەگەڵ خەڵکی بەرگەی ئازارەکان بگرین، بەرگەی ناڕەحەتیەکان بگرین و قەنەعەتمان وابێ لەناو خەڵکیە ئەتوانین هەم گەورە بین، هەم بەرپرسیارەتەکەشمان زیاتر ئەبێ و هەم مرۆڤێکی تۆکمەشمان لێ دەرەچێ. بەڕاستی کۆمەڵگا پێویستی بە مرۆڤێکی تۆکمە هەیە، نەک مرۆڤێکی خەیاڵی و میسالی. زۆر سپاس مامۆستا بۆ بەشداریکردن، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. بەڵێ بینەرانی عەزیز، سپاس بۆ بەڕێز مامۆستا کامەران فەتاح، ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی لەم تەوەرەیە لەگەڵمان بوو. ناوەڕێکمان نێودەینەوە لات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال
لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبستانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان و خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماڵان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆزیەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێت لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لە بێدازان دەچین لای تۆڕی پامنێرانمان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. سەرەتا دەچینە پارێزگای کەرکووک. پامنێرمان چییە؟ نووری وەردەگرین چیە؟ سڵاوی خوا لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای کەرکووک چین؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام. ئێمە لە بەردەم کارگەی چیمەتۆی کەرکووکین. دیارە ماوەیەکە ئەو کارگەیە کە فلتەری ڕاگررتنی دووکەڵی نییە هاوڵاتیانی ئەو سنوورەی نیگەران کردووە هاوڵاتیانی
ناحەی لەیلان گوندەکانی تەرجل و ترکەشکانی نیگەران کردوەوە بێزاری کردوون ئەمە بۆتە هۆکاری بێزارکردنی ئەو هاوڵاتیانەی کە دانیشتووی ئەو گوندەن ئێستا ئەمڕۆ ئەو هاوڵاتیانە بۆ دەربڕینی نیگەرانی سەبارەت بەو دووکەڵی کە بەسەر ئەو گوندانەدا دەڕوا هاتوونەتە بەردەم کارگەی چیمەتۆی کەرکووک لە لەیلان بۆ دەربڕینی ناڕزایی و داواکاریان هەیە داواکاریان سەرەتای داواکاریەکانیانەوەیە کە ئەوان کارگەی ئیداری کارگەکە ئەو دووکەڵە ڕابگرێ من بۆ زانیاری زیاتر دەچمە لای ئەو هاوڵاتیانە کاکازا سڵاوت لێبێ ئێمە بۆ هاتوونە ئەم کارگەیە بەڕاستی بێزاری کوردین ئەم تە تۆزە بەڕاستی تێ دەسەرمانە ماڵ و مناڵمان بەدەست ئەمە ڕزانەتێتی لە غڵودان و شیناییمان هەموو کەوتە جێر خاکەخۆڵی ئەم کارگەوان بەڵێ اینجا ئیسێمە هاتوونە ڕزای خۆمان دەرەنداوە ئەکەن هیچمان لیان نە داوای پاران لەگەن داوای چمەتوان هەنا داوای ئەوکەن ئەم ژەهرەمان لەسەر کۆڵکەنەوە لەبەروی زۆر زەرێکی بۆمان هەیە تا ئیساگەش خەڵکی ئەم منطقەیە بە تەواوەتی بڵێن سوودمان نەبوو لێ بەهیچ نە لە دان مەزراندن نە لە شتێکە بەڵام ئێمەمانەوێ تەنها ئەم ژەهرەمان لە کۆڵکەنەوە بڕوا بکە هیچمان بیان نایە ئەتر ئەگەر بێت و بەمە ڕازی نەبن ناچارە بین جەسکاڵای یاسایانی سەر تۆمار بکەین وەکو ئەگەر هاوڵاتی ئەگەر پێشتریەوە ئاگدارتان نەکردوون چەند جارێک ئەمە کاتی خۆ کە دروست کراوە حکوومەتی عراقی سەرپەرشتیە کرد فلتەری هەبوو بەڵام میساکە کە دراوەتە کەرتی تایبەت ئەو فلتەرە نییە لەبەری کەفارەت یاسەرنەکە طبعا ئەمە هەر شتێکە کەروابێت طبعا زەرەرەکەی بۆ ئێمە و قازانجەکەی بۆ خۆیانە ئێمە داواکەن بۆی کەوا ئەم فلتەرە ئەگەر بۆیان بێنن بە هەر شێوەیەکە بێ لەم خۆڵ و نەڕزگارماکەن ئیتر ناتوانینەوە زیاتر ئەمە سکاڵا ئێمە داوا هەم خەڵکە هەموو زۆر سپاس دیارە ئەمە ئەم کارگەیە زەویەکەشی زەوی ئەو هاوڵاتیانەیە کە لە سنووری ناحەی تەرجل و ترکەشکانن تاکو ئێستاش ئەوەی کە زانیاریە بە پێی مادەی 140 دەبێ قەرەبوو بکرێنەوە بە پێی یاساش دەبێ قەرەبوو بکرێنەوە هەرچەنە بە پێی زانیاریەکان کاتی خۆی قەرەبوویەکیان بۆ هاتۆ بەڵام بەهۆی کەمی قەرەبووەکەوە ئەوەشیان وەرنەگرتووە ئەمە لە کاتێکی ژایە تاکو ئێستا وەکو خۆیان باسی دەکەن کە ئەمان سوودیان لە دامەزراندنی ئەم کارگەیە نەبینی و هاوڵاتیانی ئەم سنوورە سوودیان لەوە نەبینیوە کە لێرە دابمەزرێن و فەرمانبەرانیان ئەوانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن لەم کارگەیە دابمەزرێن بۆیە ئەمڕۆ لەگەڵ ئیدارەی کارگەکە یەکلایی دەکەنەوە بەوەی کە هەم ئەو فلتەر بۆ ئەو دووکەڵە دابنێن بەسەر ئەو گوندانەیان نەچێ و زەرەر و زیانی تەندروستی بە دانیشتوانی گوندەکان نەگەیەنێ هەم داواش دەکەن لەمە و دووە لە دامەزراندن و لەو کەسانەی کە فەرمانبەری بۆ دامەزرێ هاوڵاتیانی ئەم ناوچەیە و ناحەی لەیلان و گوندەکانی دەوروبەری پشکی شێریان بەرکەوێت زۆر سپاس بۆ پەیامێرمان چیانووری لە کەرکووکەوە لەگەڵمانەوەی بەڵایزان لە شاری سلێمانی کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیە هاوکارانمان بۆمان دەگوازەوە بینەری دەبین. سلێمانی ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردوویان بڵاو دەکەنەوە لێرە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیان کردووە لێرە هەموو ساڵێک ساڵانە ئاماری کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی وەرشی و لاوان لە پارێزگای سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامە نووسیان هەیە و بڵاوی دەکەنەوە ئەگەر هاوکارانمان ئەو بەڵێ شوان لە هەرێمی کوردستاندا ساڵانە کە دەچینە ساڵی نوێ هەموو بەڕێوەبەرایەتیەکان ئاماری چالاکیەکانی خۆیان بڵاو دەکەنەوە ئەمڕۆژ لاوانی پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردوویان بڵاو دەکەنەوە کە بزانین لەو ساڵەدا کار و چالاکیەکیان کردو و ئامارەکانیان چیمان بۆ پێ دەڵێن لە بوارەکانی گەنجان و لاواندا. بڵێ وەک هاوکارم ئاماژەی پێکرد لە پارێزگای سلێمانی هاوکارانمان کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیمان بۆ دەگوازنەوە کە وەکو تەواوی بەڕێوەبەرایەتەکانی تر بەڕێوەبەرایەتی وەرز و لاوانی پارێزگای سلێمانی ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردووی کەوا پێگاتۆ لە کۆمەڵێک چالاکی وەرسی وەروە خولی وەرسی ناخۆیەکان و وەروەها تەواوی ئەو چالاکیانە کە ڕاستەوخۆ ئێستا کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیان هەیە لەسەر کار و چالاکیەکان و ئاماری ساڵی ڕابردوویان قسەمان بۆ دەکەن. ئێوەی خۆشەویست دەکەین زۆر سپاسدانەکەین کە لە زۆربەی کار و چالاکیەکانمانە ئێوەی ڕاگەیەندکاری خۆشەویست هاوکارمانن لە پەخشکردنی کار و چالاکیەکانمانە دەستخۆشیتان لێەکەین زۆر سپاسدانەکەین. ئەمە وەک بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی دیارە لە ماوەی ساڵی 2020دا کە بەداخەوە ساڵێک بوو پڕ لە کێشە
هاتنی ڤایرۆسی کۆرۆنا قەدەغەکردنی هاتوچۆ نەبوونی موچە کەمکردنەوەی دەوام هەموو ئەمانە وای کرد کە ڕێگر بێ لە ماوەیەکی زەمەنی چەند مانگێکدا لە کار و چالەکیەکانمان بەڵام خۆشببختانە بە هەوڵ و هیمەتی هەموو ئەم برادرە خۆشەویستانە کە لێپرساوی ناوەندەکانی وەرزش و لاوانی سەر بە بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلەیمانین کە ئەمانە هەموو لە قەزا و ناحەکانە ڕۆڵێکی گرنگیان هەبووە بۆ ئەنجامدانی کار و چالاکیەکانیان کە هەموو کار و چالاکیەکانیان لە بوارەکانی وەرزش و هوەری و تەندروستی و ڕۆشنبیری و سەرجەم لایەنەکانی ترکە پێویست بووە و تایە خزمەت بکەن بە گەنجان و لاوان ئەمان دەست پێشخەریان کردووە کەم و کوڕیان هەوڵداوە نەهێڵن و ئەوەی پیان کرا بێکردویانە کە من دەمەوێت بە کورتی ئاماژە بۆ بکەم کە لە ماوەی دەتوانین بڵێن ئەم چەند مانگەی ساڵی 2020 نەوکە ساڵەکە بە تەواوەتی چکە هەمومان دەزانین چەند مانگێک کار و چالاکی و دەوامی فەرمانگەکان و دایرەکان و هەموو ئەمانە وەستا بەڵام خۆشببختانە لەو ماوەیە توانیمانە ئێمە زیاتر لە 324 چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدەین کە ئەم چالاکیانە وەک ئاماژەم پێکرد لە بواری تەندروستی هوەری ڕۆشنبیری وەرزشی هەموو ئەو لایەنانەی تر لە خۆ دەگرێت کە لە هەموو ئەم چالاکیانەدا زیاتر لە نزیکی 16,000 گەنج و لا و ئەوانەی کە بەشداریان کردو لەو کار و چالاکیانەیە سوودمەند بوون کە نزیکەی 4500 لەوانە خانمان بوونیان ژنان بوونیان کچان بوون و باقیەکەی تری کە نزیکی 12,000 زیاترەکە ئەمانە گەنج و لا و کوڕانی خۆشەویستی ئەم نیشتیمانی ئێمە بوون. من زۆر درێژە بە وتەکانم نادەم بەڵام پێم خۆش بوو کە ئەوە کورتەیەک لەسەر کار و چالێکیەکانمان باس بکەین بەو هیوایین کە لە ساڵی ئایندەدا کە ئێستا ئێمە کەوتوینێتە ساڵی 21ەوە 2021ەوە بتوانین بە پشتیوانی هەم وەزارەتی ڕۆشنبیری کە خۆشببختانە دایم پشتیوانمانە و هەم بەڕێوەبەرایەتی گشتی لاوان کە ئەوانیش هەمیشە پشتیوانمانن بە پشتیوانی هەموو دڵسۆزان و خۆشەویستان بتوانین کار و چالاکیەکانمان باشتر بکەین زیاتر بکەین زیاتر ئەوەی پێمان بکرێ خزمەت بە گەنجان و لاوان بکەین. من لێرەوە هەوڵە دەم هاوڕێیانیشم یەکدوانێکیان زیاتر ئاماژە بە چۆنەڵی تەرکیز بکەنە سەر قسەکانی من و کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی هاوکارم لێپرساوی بەشی چالاکیەکان پێم خۆشە بە کورتی ئامارێکی تەواوتان لەسەر کار و چالاکیەکان بۆ باس بکە و دواتریش هەردوو لێپرساوی ناوەندی ڕانیەی وەرزش و لاوانی سەر بە بەڕێوەبەرایەتیمان و هەروەها لێپرساوی ناوەندی قەڵاتزەی وەرزش و لاوان هەردوو ئەم بەڕێزە کە بەڕاستی ڕۆڵی کاریگەریان هەبوو و هەر یەکێکیان لە ماوەی ئەو چەند مانگەدا ڕەنگە نزیکی 100 چالاکی جۆراجۆریان ئەنجامدا بێ بۆیە پێم خۆشە ئەو دوو برایشمان قسەیەک لەسەر کار و چالاکیەکان و گرنگی کار و چالاکیەکانیان بکەن. من جارێکتر سوپاسی ئەوەکەم بەخێرە بێن دەستخۆشیتان لێ یەکەم ئێستا بە هاوکە. بەڵای زاندیارەوە کۆنگرێکی ڕۆژنەماوانی بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی بوو لەسەر کار و چالاکیەکانی ساڵی ڕابردوویان مێ دەکەین بۆ ساڵی داهاتوو کار و چالاکیەکانیان زیاتر بێ و خزمەت بەلاوان بکەن. بەڵازان دەچینە قسە و باز دەکەین لەسەر تەوەری دوین بەرنامەکەمان کە ئەویش فرامۆشکردنی کەرتی پەروەردە و کەرتی خوێندنە لە ئێستادا قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەی پرۆسەی خوێندنیان بۆ مانگی سێ بۆ مانگی ئازار دواخراوە بزانین دواخستنی پرۆسەی خوێندن چ کاریگەریکی خراپی دەبێت لەسەر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان لەسەر دەرونی خوێندکار و قوتابیان لە هەرێمی کوردستاندا و بزانین هۆکارەکان چین کە لە ئێستادا کەرتی پەروەردە یاخود لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بەردەوام هەوڵی ئەوە دەدات کە پەروەردە و پرۆسەی خوێندن بەرەو دوا بڕات و کاتەکەی دوا بخات. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکەمان میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەریوان ساڵا سەرپەرشتیاری پەروەردەیمان کردووە. مامۆستا زۆر بەخێر بێن. سپاس بۆ دەرفەتە. مامۆستا هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە کە هەر کاتێ وادەی خۆی دێتە پێشەوە دووبارە پرۆسەی خوێندن دوا دەکەوێتەوە و بە کۆمەڵێک بیانوە کێکیان بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا دوا دەکەوێت. بەڵێ سەرەتا سپاس بۆ سەتەلایتی پێیان بۆ ئەم بەسەرکردنەوەیە لە ڕاستیان بابەتێکی گرنگە قسەی لەسەر بکرێت و تیشک بخێ سەر شتەکانەوە ئەو بابەتانی کە لەما گرنگن باس بکرێن وەکو خۆی یان ئەو ڕاستیانە چین کە باس بکرێن. سەرەتا پێشەوەی کە بازە هۆکاریان بازە و دواخستنە لێک لە دوایەکانە بکەین کە بۆ خوێنی ئەم ساڵ کرا
باش وای بۆ بینەرانی خۆشەویست ئاماژێ بۆ بین کە ساڵی ڕابردوو واتە ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 لە مانگی دە بۆ مانگی دوو تقریبەن وەرزێک یا با بڵێ نیو کتێب بە تێر و تەسەلی خوێنرا و ئەوەش داخڵ بوو بۆ ئیمتیحانەکان کە لە مانگی دووە کە پرۆسەی پەروەردە وەستا بۆ تاقیکردنەوە گشتەکانەوەی کە بە کەلۆری پێوەترێت ئەویش وەرز و تۆزێک یعنی نیو کتێب و تۆزێک لە ساڵی ڕابردووە تا ڕادێک وەکو ساڵێکی تایبەت ئیشەکە باڵین ڕۆی یعنی شەکەست سەری کرد با بڵین کەو کاتە کڕۆنا بڵاو بۆ بەتاوەتی بەڵام ئەم ساڵ دواخستنێر دوایەکەکان ئاماژەی باش نیان بەدەستەوە لە سەرەتا بە ئەوەی کە چەمپۆلە داوام کا و دواتر بە لە ڕێی ئەنتەرنێتەوەمانە سەری نەگرت هاتە سەرەوەی کە کڕۆنا کەس بوو هەر دیسان دویان خستەوە بە تایبەتی لە مانگی 12 بەدواوە کە کڕۆنا بەرەو کەمبوونەوە ڕێی ئەکرا دەوامی خوێندنگەکان ناوە ناوە یان ڕۆژە ناڕۆژێک یان هەفتەی دوو ڕۆژ یان هەفتەی سێ ڕۆژ بووی کە قەرەباڵخی دروست نەبێت بکرێتەوە بەڵام وەزارەتی پەروەردە هات ئەمەی نەکرد هەر دوای خست تاوەکو شانزەیە کە دێک دوو ڕۆژ لەمە پێش پۆلی دوانزەی کردەوە یەکی سێش پۆلەکانی یەک تا یانزە ئەمە ئەگەر تۆ بیت بە چاوێکی بابەتیانە سەریکەی ینی کارێکی ئێجگار خراپی کردووە خراپەکەی لە چیایە مەسەلەن تۆ نازانی مانگی سێ کڕۆنا تازەکە دروستە بێت یان کڕۆنا دەست پێ ئەکاتەوە یاننا تۆ لەما چی ئەەکەی یانی تۆ بەرە وەرزی بەهار و بەرە وەرزی گەرما و ئەمە ئەڕۆیت نازانی ئاینی ئایندەکە چییە خوێندنیش تەبیعەتێکی هەیە وەکو دایرە و دەوامی تر نییە تەبیعەتەکەی چییە ورد ئەمە گەرمە بێت ئیشەکە ئەجەدە سەر ئەسکەی ئاسایی خۆی ئەمە باسکردنی دوور و درێژی ناباسەکەم چۆن ئەوە وای لێت ئەوانم بۆیە ئەگەر وەزارەتی پەروەردە لە مانگی لانی کەم 12 بە هەفتەی ڕۆژە دوو ڕۆژ یان سێ ڕۆژ یان ناو بە ناو با بڵین داوامی بکردایەتەوە ئەمانتوانی وەرزەکەی پار ساڵی ڕابردوو کە سەرەتا باسم کردنی و کتێب ئێمە ئەوە مسۆگەرکەین واتە وەرزێک کە کاتە با بڵین نیو کتێب ئەوە مسۆگەرکەین بەڵام ئێستاکە مسۆگەرەکە نەماوە جارێ پێش هەموو شتە پۆلی دوانزەی کردوێتەوە لە شانزەیەکە کەس باسی ئەوە ناکا کە ئایا ژمارەی ڕۆژەکانی خوێندن لە ساڵێکی ئاساییات چەنە و ئەم ساڵ بۆ پۆلی دوانزە کە دەوامی کردوێتەوە لە شانزەیەکە چەنە لە ساڵانی ڕابردووە ساڵانی پێشکڕۆنا 175 بۆ 190 ڕۆژ لانی کەم دەوامەکرێت لەم ساڵە 140 ڕۆژ دەوام ئەکرێت بە پۆلی دوانزە 40 ڕۆژی بە تاقیکردنەوەکانەوە ئەڕوات لەگەڵ جەژن و نەورۆز و هەنێشتی ترکێتە پێشەوە 100 ڕۆژی نامێنێتەوە با بڵین بە کورتەکەی سێ مانگی ئەمێنێتەوە یعنی پێشتر لە 6-7 مانگا کتێبێک تاوا کراوە ئێستا و پۆلی دوانزە ئەبێت لە سێ مانگا کتێبێت تاوا کرێت ئەمە چه کاریگەریکی خراپی لەسەر فێربوونی قوتابی هەیە ئەمە جارێ بۆ فێربوونی قوتابی وەکو چۆن ئەو پەرداخە ئاوە تۆ کە ئەی خۆیتەوە یەکسەر هەمووی ناخۆیتەوە یعنی قومقومەی خۆیتەوە خوێندنیش ئاوە ئەمە کاریگەرێکی ئەوەیە کە تۆ شتێک لەسەر خۆ بەی بە خوێندکار و شتێک پەلەپەلیتیا بکەی و جگە ئەوەی کە پەلەپەلیتیاکەی ئایندەشت با بڵێن لە داهاتووە تۆ نازانی چیترە بۆیەتە پێشەوە هەنێک کەس کە ئەیژێڕنەوە بۆی کە حکومەت تێرە مەعاشی پێ نادرێ و خاڵە زۆر ڕاستە بەڵام هەر ئەوە نییە هاتۆ سێریکە حکومەت بیری لە چی کردوێتەوە تەماشاکە بیر لە چی کردێتەوە ئەگە لە مانگی دوانزەوەیەکە داوام بۆ سەرجەم مەکتەبەکان و خوێندکاران لە پۆلیەکەوە تا دوانزە بکاتەوە هەر پێویستی بۆ نایە مەعاشا بە خەڵک هەر ئەوە نییە ئەم هەموو خوێندنگەیە نەوتی ئەوێت چکەسە لە وەرزی زستانین ئەم هەموو خوێندنگەیە لەم کۆرۆنایە ماسک و پێداویستی پاکەرە و ئەو شانەی کە تەندروستین ئەوانەی ئەوێ
ئەمە بە وەزارەتی پەروەردە و حکومەتی هەرێمی کوردستان نە نەوت دابی نەکرێ نە پێداویستی پاکردنەوە ماسک و تەواال ئەوەشتانی کە بەکارێت ئەوان ئەوە بەکارێت و نە مەعاشیشی پێداوی نەکرێ. یعنی لەم حاڵەتە ئیشەکەی لە کۆڵ خۆی خستۆتەوە لە کۆڵی خۆی خستۆتەوە بۆ ئەوەی کە یعنی چارەنووسەکەی سپاردووە بە شتێک یعنی حتا ئەگەر لەیەکی سێش داوام کرێتەوە تۆ تەماشاکە لەیەکی سێش داوام کرێتەوە نیو ساڵی داهاتوش بە پێی ئەم بینی کە لە بەردەستی منایە هەر هەموویم هێناوە نیو ساڵی داهاتوو تا مانگی 12 ساڵی داهاتوش بۆ پۆلی یەک تا 11 لە مەکتەب ئەڕات بۆ چونکە تایەکی حوت لە یەکی حوتەوە بۆ یەکی نۆ داوام ئەوەستێ لەم ساڵەکە داوام کرێتەوە لە یەکی سێوە لە مانگی حوت و هەشتا داوام ئەوەستێ لە چواری نۆ دیسان وەرزی دوم دەست پێ ئەکاتەوە وەرزی دوم دەست پێکات تا مانگی 12 لە یەکێکی ساڵی داهاتوو کە 22 ئەکا ساڵی 2022 لەوا داوام دەست پێکاتەوە یعنی بم پێ پلانیە نەک ئەم ساڵی مسۆگەر نییە نی ساڵی داهاتوشی خواردووە یعنی بەڕاستی ئەمە وەکو پرسیارەکە دوتە کاریگەری چییە کاریگەریی گەورەی لەسەر پەروەردە هەیە سەرڕای ئەوەی کەم نامسۆگەرە ئینسان کە بەرنامەی دانام کە گوترا پێ دوترا وەزارەتی پەروەردە پێ دوترا حکومەت ئەبێت تۆ کارێ بکەی یعنی بتانی بە کەمترین زەرە لەم ئیشە دەرچی ڕوونکردنەوەی بەڕێستان بۆ پۆلێنانە یعنی ساڵی ئەم ساڵی خوێندنەوە هیچ ساڵێکی کامل نییە لە نیوە کەمتریشە بە هەموو بابەتەکانەوە یعنی ئەو نیەتە چیە لە پشتەوە ینی بۆ پەروەردە وای لەکرێ ینی زۆر بابەتەکان ئاسانەوەی حکومت لە مامۆستایان نەترسێ و چەوەرنەگرن و دەوام نەکەن یاخود مامۆستا هەر بەڕاستی ئێستا توانێت داوامکردنی نییە بە گیرفانی بەتاڵ و بە هەزاران معاناتی ماڵی خۆیەوە چۆن دەتوانێت مەسەلەن بچێتە پۆلێکەوە کە دەیان مناڵیتیایە و سەدان مناڵیتیا بێ زانست و زانیاری بگەێنێتە سەدان ماڵ واتە حکوومەت بە چه ئامانجێکەوە ئەمە ناکات چی لە پشتەوە ینی نیەتەکە چییە کە بەم شێوەیە پەروەردە ئیهمال کراوە و ئیژی بۆ ناکرێت بەڵێ حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 1990 دوای ڕاپڕین لە ساڵی 1992 کە دروست بوو هەتاکو ئێستاکە تا ئەم دەقەیە هینی نەبووە با بڵین گرنگی بە پەروەردە نەیاوە یعنی یەکێک لە هینەکانی یەکێک لەو خاڵانەی کە وەکو خاڵێکی ڕەش وەکو خاڵێکی ناشرین تەماشاکرێ بۆ حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 92 تاکو ئێستاکە ئەوەیە کە کەرتی پەروەردەی فرامۆش کردەوە پێچەوانەوە کەرتی عسکەری کەرتی بندیوار ئەم جۆرە کەرتانەی پەرە پیاوە بۆ مانەوەی خۆی و ئەوەی کە مەبەستی نەبێ ئەوەیە کە کەرتی پەروەردە پێشکەوێ بەڵام لەگەڵ ئەمە کە ئەم فرامۆشکردنە هەیە هاوکاتیش ئەوەی کە مشوری خواردووە مناڵی بەرپرس و دەوڵەمەنە یعنی ئێستا تۆ لە باتی ئێوە من پرسیارە لە ئەخۆمەکەم بۆ بینەرانیا لە دڵی بینەرانەوە پرسیارە یەکەم چێ لەم پرۆسەیە کەمترین زەرەر یا چێ لەم پرۆسەیە زەرەری نەکردووە مناڵی دەوڵەمەنەوەیەکە لە ئەهلیەکانە سێریکە چۆن یعنی شت قسە بە بەڵگە ئاکرێت تەماشاکە ئەوە لەبەردەستمای پێویست ناکا من دەری بێنم بیخێنمەوە بەڵگەنامەیە یعنیگە تۆتت من بۆ تەخێنمەوە پیشانتێمە وەزارەتی پەروەردەیە سێریکە ئێمە نەمانوت تۆزە لەمە پێش نەمانوت نیو ساڵی داهاتووژەخوا ئەگەر شت نێتە پێشەوە یعنی ئەگەر هیچ شتێک نێتە پێشەوە مەعاش بدرێ کۆرۆنا نەمێنێ هیچ گیر و گرفتێ نەبێ نەمانوت نیو ساڵی داهاتووژەخوا مانگینەوە بە 12 یەکێکی ساڵی 22 داوام بکرێتەوە 2022 وامان نەوت یعنی هەر لە ئێستەوە ساڵی داهاتووش نیو ساڵ ئەوە خورا ئەوە زەرەری تیاکرات تەلەبە زەرەری تیاکاتەوەمانە ئەی ساڵی داهاتووش هەر نیو کتێب و نیو هینە ئەوانە سێریکە چێ زەرەری نەکردووە و چێ قازانجی کردووە بەپێی ئەم بەڵگەنامەی کە وەزارەتی پەروەردە بڵاوی کردوێتەوە خوێندنگە ئەهلیەکان چونکە بەسیفەتەوەی کە پارەیان هەیە و بەسیفەتەوەی کە تەکنۆلۆژیان بەقووەتەوە بەسیفەتی زۆر شت و خەڵک بە پارەش ئەخوێنێ ئەوانە یەک دقیقە مەکتەبیان دوانەکەوتووە چ ئەوەی لە ڕابردووە تا مانگ 11 هەفتەی 2 ڕۆژ ڕۆشنێتەوە چ ئەوەی ڕۆژانە لە ڕێی ئەنتەرنێتەوە دەرسیاوە خێرە بۆ ئەوان ڕێگە پێدراوە بۆ حکوومەت ڕێگە پێدراو نییە ئەو کاتە پێشەوەی کە بە تەواتی قەتعیکا ئەوەش حاڵێکی گرنگە هەفتەی بەڵێن 2 ڕۆژ ئەڕۆشتن و سەر جەمپۆلەکانیان ئەوەش حاڵەکە بە بەردەوام دوای ئەوە کە ئەوانیشی وەستا لە مانگی 12 بەردەوام لە ڕێ ئەنتەرنێتەوە دەرسیان خوێندەوە پۆلی 12کانیشان ئەتە تەماشاکە
کە دەرسیان خوێندووە هاتۆپی ئەم بەڵگەنامەی کە بڵاوی کردوێتەوە مانگی حەوت بۆ مانگی هەشتی ئەم ساڵ سەرجەم مەکتەبە ئەهلیەکان ئیشان کۆتاییەت هەموو شتێکیان تەواو کردووە پلانیان داناوە تەواو بوون مانگی حەوت هەموو قۆناغەکانیان تەواو بووە ئەوە نییە تر 25 حەوت بەکەلۆریان هەیە پۆلی 12 و پۆلێکی سەرەتایی بە کورتەکەی لە بینی مانگی حەوت بۆ مانگی هەشت ئیشیان نەماوە هەموو کتێبیان تەواو کردووە هەموو ئیمتیحانیان ناوە هەموو منهەجەکەیان تەواو کردو هیچ کێشەیەکیان نەماوە مەکتەبیان وەکو مەکتەبی حکومی کە بڕۆنەوەیکی سێ ئەوانش بە هەمان شێوە ئەڕۆنەوە ئەمانە لە مانگی نوە کە خەڵکی ها بەڵگەنامەکە ئەوەیە کە خەڵکی ئەچێتە وەرزی دووهەمەوە یعنی بەشی دووەم ئەخێڕێ بۆ مەکتەبە ئاساییەکان ئەوان خوێندنی لەیەکەوە بۆ 12 خوێندنی سەری ساڵی تازە دەست پێەکەن 2022 دەست پێەکەن کەوابێ ئەمانە زەرریان نەکردووە بەڵگە ئەوەیە ئەی ئەوان قازانجیان کردووە ئەم پلانەش کێ دایناوە ئەم پلانە حکومەت دایناوە بۆیان ئەوە مناڵی خۆیانی تایە هیچ کێشەیشانی ئەوە فەوتا مناڵە فەقیرەکەیە نەتیجەی با بڵێن ئەم ساڵ و ساڵی داهاتووش بێگومان کۆلێژە بەرزەکان شوێنە ئەستیارەکان شوێنە گرنگەکان ئەمان مناڵەکان هەمووش نەتیجەیان باشەوە بەگشتیش لەبەرەوەی کە خوێندکارنی وەی کتێبی خوێند و بە 3 مانگ هەموو کتێبەکەی خوێندوە دەرەجەش دابەزێت چکە دەرەجەیەکی زۆر نایەت لەولاوە بە شێوە گشتیەکە دەرەجە نزمە بێتەوە بەڵام قوتابخانەلیەکان هەمیشە نمرەکانیان بەرزە بێت بەم شێوە لەوێشەوە دیسانەوە ئامانە بنە ئەو لەبێت بەسەر هەموو کۆی گشتیەکە و دیسان لەوێشەوە قازانجەکەن ڕاستە مەکتەبە ئەهلیەکان بە شێوەیەکی گشتی جاری وایە حکومەت خۆی حیزب دەسەڵات خۆی دیعایە فراتە ناو کۆمەڵگاوە کاکە ئەوەی کەمە بێت لە حکومیەکانە بەڵام ئەمە پۆڵ خەڵەتانی خەڵکەوانیە ڕاستە کەسێک هەڵەکەوێت لە کوردستانە تۆ مەسەرەن 140,000 تەلەبە ئیمتیحانی هێنایە 12 ئايات بەکەلۆری لەمە لە هەڵەبجە بۆ نمونەوە چەند ساڵەکەی کەمە بن کەسێک هەڵەکەوێت تۆ لەم 5,000 6,000 10,000 تەلەبەی ئەهلیە 130,000ەکەی یا 120,000ەکەی تەلەبەی حکومیە لەمە کەسێک هەڵەکەوێت زۆر بەتوان نابێ یەکەمی هەرێم بێ بەڵام مۆزوعەکە ئەمە نییە مۆزوعەکە ئەمەی ڕێژەی نمرە زۆرەکانی شوەیە مەسەلەن بۆ نمونە کەسێک هەڵەکەوتمان لە هەڵەبجەیەکەم بێچە کۆلێژی پزیشکی بەڵام 20 کەس لە مەکتەبێکی ئەهلیاچێتە کۆلێژی پزیشکی باەکەمیش نەبوو بێت مامۆستا جگە لەوەش کە یەنە پۆلی زانکۆ زمانی عەربی یان ئینگلیزی یان تورکی ئەمانە زۆر بە باشی فێرە بن لە کاتێکا لە حکومیەکە ئەوە نییە ڕاستە من ڕۆشتۆم بەدادا چونم بەوە کردووە کەسێک لە کۆلێژێکی بەرزەوە لە پزیشکیەوە وەرەگرا هەتاوەکو دو کۆلێژی ئەو کۆلێژانەی کە هەیە لەم سەر لە نزمەوە تا پزیشکی کە ئاخر بەرزێتی گەورەترین کۆلێژە کە پرسیارم لە مامۆستاکانی کۆلێژەکان کردووە ئەو تەلەبانەی کێن بۆ لای ئەوە بە کۆلێژی زانست بە کۆلێژی ئەندازیاری بە کۆلێژی پزیشکی ئەوانەی کێن بۆ لای ئێوە کە چێن ئەوانە کە توانایان هەیە یعنی بە کوردەکی لە پرسیۆن حکوومەکان توانایان هەیەیان ئەهلەکان وتوانە ئەهلەکان یعنی کوالێتی مەکتەبی ئەهلی کوالێتیکی خوێندنی بەرزی هەیە بۆچی هۆکەی چییە لە بانی تا سەعاسێ لە دەوامە و لەم کاتی کۆرۆنا یەک دەرسی نەفەوتاوە یعنی یەک لاپەڕی بۆ تەرک نەکراوە یەکشتی بۆ تەرک نەکراوە لە کاتێکا خوێندنی حکومی لە سەردەمی کۆرۆنا لە غەرغەرایە خەڵگەو نازانێ ئێوە مانگیسە کێشێگاتە پێشەوە وا حکومەتێرە مەعاشی پێنەدراوە کۆرۆنا تازەکە پیا بۆ وا دیسان کۆرۆنا کۆنەکە سەری هەڵایەوە وا شتێ بوو یعنی تۆ نابێ حکومە تۆ پلانێکە دەبێ هەل ئێسە و هیچ ڕووی ناوتۆنی و ساڵی داهاتوت خوارد نەکەم ساڵ لەبەر ئەوانە هەمی گرفتن مامۆستا ینی زۆر بە وازەحی نازانم بەداخەوە ینی کاتێک ئێمە دەڵێن حکوومەت دەبوو تەمسیلی حکوومەتکە بەڵام ئەمە لە گروپێکی ئیداریش ناچن هەتا ئیداریات بکەن پرسیارەکە ئەمەیە حکوومەت بە شێوەیەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ کار بۆەوە ناکادیدی کردی خوێندنی گشتی ئیهمال بکات و خەڵکی بە ناچاری واز لێ بێنێ بچێت بۆ ئەو خوێندگانەی کە خۆیان سەرپەرشتی دەکەن و پارەکەشی سان دەچێتەوە گیرفانیەوێ بەڵێ لە دوای ڕاپەڕین بە کەمتر لە تا ساڵی 2023 بەڵام لە 2023 بە بەرنامە یعنی من بیستومەتەوە ینی بیستومەتەوە دوای کەوت و مەرکەزی دوایشی خۆیەکەوێت ڕاست من ئێستا پرسیارێکم دەستکەی لەسەر بۆ منە کشتتوکاڵی نازانم لەسەر هاتوونی نازانم لەسەر بابەتێکیکە لی نازانم بەس لەسەر ئەمە دوایەکەوم لێزانم لەناو حکومەت من بیستومە لەناو وەزارەتی پەروەردە من بیستومە ئاراستەیەک هەیە بۆ زیاتر نابودکردنی خوێندنگەی حکومی و بۆ پێشخستنی خوێندنی ئالی
ئەو ئاراستەیە ئاراستەیەکی زاڵە ئاراستەیەکی با بڵێن مسەیتەرە هەتاکو ئێستاکە لە ساڵی 2023 تاکو ئێستاکە ئیشی تیاکە ئێستا حاڵی حازب بەڵگەچێت ئێستا ئەڵی قەیرانم 5 ساڵە شەڕی داعشە بنەودا بەزیونات بڕۆبیانوانەکە ئێنەوەمانە خۆ لە 2023 کە بەعز ڕوخا هیچێ لە پینەکانیان لێدوانەکان من هەر هەمووی ماوە بەڵگەنامەکان ئەڵێ ئێمەوە کێشەمان نەبێ پارەیە باشە کە تۆ کێشت پارەت نییە لە دوای 2023 کە بە ئازڕۆخاوە کە مەعاش بەتەواتی بۆ خوێندنگەکانە نەکرد بە خوێندنی یەکدەوامی بۆی ئێستا تۆ کێشەی قەرەباڵغیت بە دروست دەبێت واتە خوێنەکەیان دروست نەکرد ئەوەی کە دروستیان کرد دروستیان نەکرد ئەوەی کە دروستیان کردووە بە پێی پێویستی سەردەمەکە نەبووە یعنی ژمارەی خوێنکار زیاد بووە ژمارەی خوێنکار زیاد بووە لە هەمان کاتا ئەو ژماری بینای خوێندگانی کە دروستیان کردووە کەم بووە نەیانتوانی مەکتەبی حکومی بکەن بە یەکدەوام بۆی ئالم کاتێک کە کۆرۆنا قەرەباڵغیە تۆ بتوانێت سوودی لۆگی دابەشیان بکەی بۆ دوودەوامی لە حاڵتی وا تۆ دابەشیکەی مەکتەب خۆی نابێت دوودەوام بێت لە سەعات 12 مناڵ بچێ بۆ مەکتەب تا عەسر خوێندن ئەبێ لە بەیانی تا دوای نیوەڕۆ بێ بەڵام لە خراپترین حاڵتە لانی کەم بەیانی تا نیوەڕۆ بێ ئەوان لە کاتێکە کە پارە زۆر بووکیان و کێشەمان نییە ئالم کاتان نەهاتن خوێندنی حکومی هینکە لە هەمان کاتا بە عەرزی حکومەت بە پارەی حکومەت مەکتەبی ئەهلیان نەکردەوە کە پارەی خەڵکی فەقیر و هەژارە کە پارە لێوە ئەگرن کە من پێشتر لە ڕامگەیانەوە چەند جارێک ڕامگەیانەوە ئەو پارەی کە مەکتەبی ئەهلی وەرەگرێ بۆ بەڕێوەبەر و مامۆستاکانی نین ئەوە دەستی لە پشتە دەستی حیزب بەرپرس لایەنی سیاسی کە ئەمانە بەشێکی زۆر لەو داهاتە بۆ ئەوانە بێت کەسێک نییە بتوانێت دینارە پایەکە لە سەردەما ئەگەر بەشی بەرپرسێکیا بەشی حیزبێکی تیان بەشتیوان نییە زۆر باش مامۆستا دەمێ لەسەر خاڵێک تۆزێک بۆستین و باسی بکەین با بڵێن ئەگەر پرۆسی خوێن دەستی پێکردەوە و دەوام دەستی پێکردەوە ئایا لایەنی دەرونی مامۆستایانیش لە وێرانبووندا نییە کە 50 ڕۆژ جارێک موچە وەردەگرێت و بێت پرۆسی خوێن دەست پێ بکات وانە بڵێتەوە لە خوێندنگاکاندا پێ دوایە دووبارە لێرەشەوە ئەگەر پرۆسەکە دەست پێ بکاتەوە هەر خوێندن پەکی دەکەوێت فێربوون ئاستی نزمی پێوە دەبێت لەبەری لەوانەیە مامۆستا کەم تەرخەم بێ بەوەی کە ئەو پەیامی پێیەتی بگەێنێت چونکە لە ناخیا پارەی پێی نییە موچەی پێ نادرێ 50 ڕۆژ 6 ڕۆژ جارێ موچەی پێ دەدرێت بە لێبڕینەوە هەمومانە کاریگەی لەسەر پرۆسی خوێن ناوێت بە شێوازێکی گشتی بەڵێ ئێستاکە شتێک هەیە لە پەرەی مەسەلەی پەروەردەیە فەرقی هەیە لەگەڵ دەوامی دائیرەیەکە بەتەواو بە شێوەیەکی گشتی نەک بڵێمە 100 بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستاکە بۆ نمونە من لە دائیرەیەک هاتم سادیرە واریدە بکەم هاتوو ڕۆشتوو فەرمانبەرەکە من سادیرەکەم ئەیش واریدە دەکەم من هاتوو ئەو ڕۆشتوو بۆ نمونە ئەگەر ئەو بە ڕۆژە ناڕۆژە داوامکەین یا بەسەرە داوامکەین من ئەتوانم هەردووچی بکەم ئەمە سجلێکە هاتووە تۆمارێکم ئەوە سجلێکە تۆمارێکم ینی فەرمانبەر لە زۆربەی دائیرەکانە لە زۆربەی فەرمانکانە بتەوان بەشێکی زۆریە من لە 100 ناڵم یعنی هەنێ حسابات وێنێ وردەکایی نا بەڵام بەشێکی گشتی فەرمانبەر توانێت ئیشی فەرمانبەر بکە بەڵام لە مەکتەبەکانە کەس ناتوانێت ئیشی کە بکە هیچێک بیرکاری بڵێتەوە چۆن ئەتوانێت عەرەبیەک مامۆستایەکی عەرەبی بانکی بیرکاری بڵێتەوە ئاین مەسەلەن هین بڵێتەوە ئینگلیزی بڵێت شتی وا چۆنە بێ باشە ئەنجا بۆ وەڵامی پرسیارەکەت مۆزوعی کاریگەرێکی ئەگە بەردەوام بێ بەم شێوازە 50 ڕۆژ جارێک و 2 مانگ جارێک و ئەمە ئەم ئیشی وەزارەتی پەروەردە سەر ناگرێت ئەمە مانگێک ئێساکە هاوگینە مامۆستانی پۆلی 12 بە شێوی گشتی دەوامەکەن هاوکاری حکومەتیان کردووە چاوەڕێەکەن مەسەلەن بزانن لەگەڵ بەغار ڕێەکەوێ و لە دڵسۆزی خۆیان ئەڵێن با پۆلی 12 هەر سێ مانگیان بەدەستەوەیە با لەوە زیاتر مەسەلەن دوانەکەوێ مەسەلەن هاوکاریی بەگشتی خوێنکاران و حکومەت ئەەکەن بەڵام ئەمە بەردەوام بێ بۆیان ناچێتە سەر مامۆستا ئامادە نییە تۆ بە مەسەلەن بەبێ مەعاش شتیوانیە لە هەموو دنیاە یعنی شتی و ئەگەشت لە وڵاتێکی کە لە جێگەیەکی کە هەبێ بەبێ پارە خەڵک دەوام کە ئێمە ژەڵیم بەو یعنی قەیچێکە شتیوانیە لە هەموو دنیاە کەسێک بچە کارێ بکات لە شوێنێ یعنی ساڵێک دوان سیان لە 2014 حکومەتەمە ئیشەتی یعنی ئەمە دایمەن وەکو بڵین کەساتێکی بیانوهێنەرەوەی هەیە ئەمەڵێکیش دەزانێت کە داهات هەیە داهاتیش بەڵێ بە مسۆگەری داهات هەیە بەڕیز کەناڵی سەتەلایەتیان هەیە هەل لە تەوێڵەوە بیارە و هەڵەبجە و حسابی کە هەتاکو ئەمریکا مەقڕیان هەیە باشە ئەنواع وەشکاڵ هینیان هەیە بن دیواریان هەیە کەواتە مامۆستا ئەگەر لێدوانەکانی
حکوومەت بەرپرسان وەزارەتەکانی بەش بەتایبەت وەزارەتی پەروەردەکە بابەتی ئەمە قسەی لەسەر دەکەین کۆکەیتەوە بۆ منە قسەیەک لێرە قسەیەک لێ بێنیت یعنی ئەوە ڕۆنە بێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ترساوە لە مووقیفی مامۆستایان لەبەرەوەی وەزارەتی پەروەردە ڕێژەیەکی زۆر مامۆستا یاخود کارمەند فەرمانبەر هەیە بە پیشە مامۆستا کە ئەمانە هەوڵومانبوون و توانای خۆیان بۆ بوونەتە مامۆستا بەڵام لەژێر فەرمان و بڕیاری حیزب و حکوومەت و با بڵێن مەقەڕ و ناوچەوگرونەکانە نەچوونەتەوێ خۆیان توانیانە بووە وەزارەتی پەروەردەی پێ کۆنتترۆل ناکرێت بۆیە دەیەوێت بەم شێوەیە ئەو دەنگە ئازادەی ئەو شەقامە بەهێزەی کە مامۆستایان جڵەوەکەیان گرتووە دەست و بۆ هەر ناڕەزایەتێک و بۆ هەر داواکی مافیڕوا بەکاری دێنن ینی هەست ناکەی حکوومەت بیەوێت ئیدی وەزارەتی پەروەردە کۆنتترۆل بکە ئەو هەموو مامۆستای هەیە وای لێ بکە لە بێموچەیە یا واز بێن یا وڵات پێم وابێ گەر کۆمنت هەبێت لەسەرەوەی کە چەندین مامۆستا وڵاتیان بەجێ هێشت وازیان هێناوە یا ڕەنگە بەهۆی ئیشترەوە چونیشی تریان کرد تووشی گرفت بوون ڕەنگە نەتوانێت ئێستا مامۆستایەتی بکەن یعنی ترسەکە لە مامۆستایانە یا خود نیەتێکە هەر بۆ وێرانکردنی پەروەردە بەڵێ وەزارەتی پەروەردە و یەکێتی و پارتی وەکو حیزب ناتوان مامۆستا کۆنتترۆلکەن ئەمڕۆ ئەو ڕۆژە نەماوەکو ساڵی 91 بە ناوی با بڵێن بیانووی جۆرا جۆر و حتا ئەگەر عیبیش نەمێم قسەی بکەم دروی جۆرا جۆر و ئەمانە بیان و بێنەوە بڵێن بەعزماوە و پێویستە مەزمونە سەرخەین و ئەمە ئەمڕۆ مامۆستا بەوان کۆنتترۆل ناکرێت مامۆستا هوشیارە لەبەر ئەوە کە مادەم هوشیارە هەموو کاتێک لە جموجۆڵی مامۆستا ترساون و ئەو جموجۆڵ و ئەو خۆپشاندان و ئەو قەرەباڵخی کە لە خۆپشاندانەکانە هەبووە لەم چەند ساڵی ڕابردووە ئەگەر ئەمە ترسی نەخست بێتە سەر دەسەڵات لە کوردستانە ئەو نایەت زۆری پێ بۆ بێت ئەوەنە بگاتە ڕادەی بێشەرمی مامۆستات یا بەرشەقبال لە هەولێر یعنی ئەمە ئەو پەڕی ترساندنە مامۆستایە کاتۆ داوای مافی خۆیەکە بۆی هەیە قسە بکە بۆی هەیە لێ دوان با بۆ هەیە درشم بڵێتەوە بۆی هێشت بڵێتەوە تۆ لەمە ئەترسی کەوابێت تۆ بناغەیەکی لەرزۆکە هەیە لە هەموو حاڵتێکات تۆ بە دۆ بەرگەی ئەمە ناگریت بۆیە بەڕای من وەزارەتی پەروەردەیە با بڵێن دەسەڵات لە هەرێمی کوردستانە ناتوانێت مامۆستایان کۆنتترۆل بکە و ناتوانێت جارێکی کەوکو ساڵی 92 نەوەکان مامۆستا هین کاتەوە با بڵێن لە خشتە بەرێت بە درۆی کوردایەتی هەر بۆ باوەستا یانی ئێستا زانیاریەک هەیە لە ناو ناوەندەکانی خوێندن لە قوتابخانەکان فۆرمی حیزبی هەڵبەت ئەمە وەکو کۆتا پرسیار دەرفەتمان زۆر کەمە فۆرمی حیزبی ئەدرێ بە مامۆستایان پڕکەنەوە دەمێ بزانم جارێ و دەنگۆیانە ڕاستن وەگەر ڕاستن لەم بێسەروبەری وەزارەتی پەروەردەی کەم موچەنیە و مەکتەبەکانی داخست و قوتابخانەکان داخراون ئەم فۆرمە چی ئێستا دێنێ بیری لاوەیە کی ئەندامی ئەوە کی ئەندامێنی ئەوە نیەتە لەکوێوەیە بەڵێ ڕەنگە ئەوە لە خوێندنگەیەکان لە دائیرەیەکە نات بەتابەت لە خوێندنگاکان بۆ مامۆستایان فۆرمی حیزبیان پێپڕ دەکەن بەڵێ ئەوە حیزب کە خەریکی انتخابات بێ یان خەریکی خۆڕەخستنەوە بێ یەت لە ڕێی ئەندامێکی خۆیانەوە لە ڕێ ئەندامێکی خۆیانە بۆ منە لە مەکتەبەکە کادرێکی حیزبی سەربێشێتی یان سەر بە پارتی یان سەر ئەو ئەوانەی کە سەر بەدەسەڵاتن یەت چی ئەکات ئەڵێت لە مەڵبەندەوە پێیوتراوە بۆ نمونە لەلایەنی پەیوەندیداری حیزبی خۆیانە پێیوتراوە ژمارەی ئەندامانی حیزبمان لەو مەکتەبە بۆ بنووسە یا تەکید کەرەوە بزانە چەنە یان کێکێتە ڕێزی حیزبمانەوە باشە ئەمە لە ناوەندەکانی خوێندن ناخۆشبەختانە زۆر نییە ئەگەر زۆر بە زۆزە بە بڵاوی خەریکە میشانە بووکو ساڵی نەوەکان ئێستا ناتوانێت ئیشانە بە تەواوەتی بکات و ئەم ئیشی بۆ ناچێتە سەر هەرچی کادیری خۆشەتی لێ عەجزە ناتوانێت بە هیچ جۆرێک ئەمە بڵین بەردەوام بێ لەسەر ئیشە کە باوی ئەوە نەماوە خەریکی ئەوە بیت تۆ لە ڕێی فۆرم و لە ڕێی بڵین ئەوە بڵێن عەرزە من دابش ئەکەم ژیانە دوا ئاگۆڕم تۆ جارێکە ئەندامەکانەوە هەبوو ئەوە ساڵی نەوەکانە بوو شتێکە بەسەر چووە بەڕاستی ئیشێکی قێزەون و نایاساییە مامۆستا دەرفەتمان هیچیش نەماوە بە لە کەمتر لە 20 شرکەمەوە وەڵام بێتەوە بە ئاو بەناڕ سەرپرشتارێکی پەروەردەی ڕێت کەوتووەتە قوتابخانەیە کە بەڕێوەبەرەکەی حیزبی نەبێ یا جێگری بەڕێوەبەرەکەی ئیلا هەرە بێ حیزبی بن زۆری حیزبی بەڵام ئەگەر تێکەوێ سەر بە من بێ گرتووی ئیسلامی بیا بە کۆمەڵی ئیسلامی ئەگەر شتێکی وای هەبێ
یاسا بزوتنەوەی گۆڕان بێ نییە یان کەمینەیە زۆر کەمینەیە لە ساڵ 99 حیزبیە. زۆر باشە، زۆر سپاس بۆ مامۆستا مەریوان ساڵح سەر پرشتیاری پەروەردەی سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. سپاس سەرچاو من ئێستاکە مامۆستاکی ئاساییم ئەو هینا وا بڵین لە شارەزام ینی لە بواری پەروەردەیانوسم. زۆر باشە ئۆزاگیان دەستی خۆش بێ، زۆر سپاس. بەڵێ بینێری عزیز دەچینە لای هاوکارمان ئیدریس لە هەولێرەوە لەگەڵمانە. ئیدریس سڵاوت لێبێ و بانی باش زانیارەکان لای پارێزگای هەولێر لای تۆ چی هەیە؟ سڵای خی گەورەتان لێبێت. بەڵێ ئێستا ئێمە لە شاری هەولێر لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لێرە گردبوونەوەیەکی ناڕزایەتیان ئەنجام داوە دوای ئەوەی چەندین جار لە ماوەی ڕابردوو داوایان کردووە ڕێگەیان پێ بدرێت زەویەکانیان ڕێگەیان پێ بدرێت بۆی ئەو زەویانە بکەن بە خانوو کە لە ماوەی ڕابردوودا ئەو زەویانە ساڵانە زەڕیبە دەدەن و بۆ هەر ئەوەی کە هاوڵاتیەکان خۆیان باسی لێوە دەکەن بۆ هەر زەویەک نزیک بە 400,000 زەڕیبە دەدەن بۆ هەر ساڵێک. ئەوانش داوای دەکەن. من ئێستا دەچمە لای هاوڵاتیەکان خۆیان بۆی بزانم داواکاریان چیە. سڵاوی خی گەورەت لێبێ، داواکاری چیە و بۆچی گربوونەوە لە پێش ئەنجومەنی وەزیران؟ سڵای خی گەورەش لێوەش بێ. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو نوێنەری خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک چەندین ساڵە داوا دەکەین لە ئەو زەویانە پاش 18 ساڵ لە بێ خزمەتگوزاری ماوەتەوە. ئەو زەویانە لە ڕووی مافەوە وەکو خاوەن زەویەکان زۆر مەخدورەوە پێشێل کرایە ئەو زەویانە بە بەڵگەی ئەوەی سیدوی پارێک هەولێری نوێ چەندین گەڕێک دوای هەشتی حەسارۆک تەوزیع کران. ئێستا ئێوە دەتوانن بە کامیرەکانتان بڕۆن ئەو شوێنانە تەسویرکەن بزانن وایە لە ڕووی واقعەوە و لە ڕووی دۆکۆمێتی مێژوویەوە بزانن هەشتی حەسارۆک تەوزیع کرایان ئەو گەڕەکانی کە باسمان کرد. ئەو زەویانی کە هەشتی حەسارۆک بۆچی ئەوە پشتگوێ خرایە چونکە زۆربەی خاوەن شەهید و فەرمانبەر و کرێچی و پێشمەرگەنە و ئەمن زیاتر بەڵگەمان لایە زیاتر لە 9,000 خاوەن زەوی ئێستا کرێچینە. 9,000 زیاتر خاوەن زەوی لە هەشتی حەسارۆک ئێستا کرێچینە. بۆچی ئێستا ئێمە ڕۆژانە ئەوەندە دووبارە دەکەین و داوا دەکەین زەختەکەمان دروستکرا چونکە ئێستا بەهۆی قەیرانی دارایی وە زیاتر زەخت بوویتەوە بۆی دواکەوتنی موچەوە ئەو کرێچیانە ئەو خاوەن زەویانە زیاتر زەختیان کەوتۆتە سەر لەلایەن خانووەکانیانەوە کە بۆ ماڵ و منداڵیانەیە ژیانیش خۆتان دەزانن قورستری بووە بۆیە ئەو خاوەن زەویانە پەنایان هێناوەتە بەر حکومەت دەبارە و 100 بارە دیستا دووبارە دەکاتەوە وەکو مافەکی سەرەتایی داوا دەکەین دەست بەجێ ڕێپێدان بۆ ئەو زەویانە بکرێتەوە. لە ئەمن ئێمە پرسیار دەکەین لە چێندەری دنیا هەیە خاوەن زەوی بی ئەو زەویە کار نەبی تەجاوز نەبی تاپۆبی بەنای خۆت بی تەنانەت لێ نەگەڕێن بتوانانی 2 بلۆک ڕووکەی خانوو لەسەر زەویەکە دروستکەی. یعنی ئەو پرسیارە بێوەڵام مایتەوە و ئێمە داوا دەکەین ئەگەر کێشە حکومەت لە قەیرانی داراییدایە ئێمە سوپاسیان دەکەین بەس تەنها هاوکاری مامکەین. ئێمە وەکو خاوەن زەویەکان ئامادەین مەبلەغێک پارە دەدەین بۆ هێنانی خزمەتگوزاری. یعنی چ کێشەیەکێ با پێمان برین ئەوان پرسیار لە ئێمەکەن. من دەسمە لای هاوڵاتیشی تر کە کۆمەڵێک بەڵگەی لایە وەکو معاملاتی دایرەکە کردوویەتی. سڵای خوارد لێبێت و ئەو بەڵگانە چین کە لای جەناب کاکە ئەو بەڵگانە تاپۆ معاملاتی ڕێگە پێدان کە سارە پێش ئێستا من معاملاتم کرد هەموو معاملاتم تەواو کرد کە خانی دروستکەم ڕێپێدان هەبووە بەس ڕێپێدانیان ڕاگرتیە عرەساز ڕێپێدان چاکسازی دەگرتەوە چاکسازی لە ڕێپێدانی کو دەکرێت و نێری خەرخانی بکە ئەوە چاکسازیە 5 سارە ڕێپێدانەیە خەرکەکی فەقیر ئەگەر بیتوانی با لە خۆی خانی دروست دەکرد بەبێ خەدەمات چ ڕازی بوو. ئێستا ئەتوکو بە چ قانونەکی ڕێپێدان دەرێ نابی خانی دروستکەی نەخۆ دوایە داوای ئاوێ بکەیت یەکورەکە کە چتیوا کو دەبی لە چێ دنیای هەیە ئەتو زەوی تاپۆ بە ناوی خۆم کە زەوی من لە ناو خەدەماتیە 10 سارە بەرامبەرم خانی عاردەکەی کارتە هێشتا نەکردە تاپۆ جیرانم ئەوەتە 10 سارە کارتە وەرە دەدبەم ئەگەر کار نەبوو بێرکۆتی نوێ هەمووی کارتە بێرکۆتی نوێ لە ناو هەشتی حەسارۆک تەوزیع کرایە قەرە بووە هەمووی کارتە و 10 سارە بووە خانی گەڕەکەکەم بوو ئێستا هەشتی حەسارۆک ئەوتە 10 مەتر لە خانی من دوورە نایلی بکەیە خانی. دوێنێ لە بەردەم شارەوانی هەولێر گربوونەوەتان ئەنجامدا سەرۆکی شارەوانی هەولێر چی بە ئێوە بەڕاستی عیبەلۆ سەرۆکی شارەوانی هەولێر کە هەبرێ بە تەماینە خەریکین کۆبوونەوەی دەکەین لە سەخەتین حکومەتێک تەشکیل بوو حکومەتی پارتی یەکێتی بە 6 مانگ 7 مانگ جبراتە تەشکیل بۆ 2 حزبە 3 حزبەکە خینیەکیان فڕ دەکرد وەختێک
يعني حکومەتێک تشکیل بۆ وا دەرێ کۆبوونەوەی کۆبوونەوەی لە چ دەکەی کاکە ئەتۆ ڕێپێدانەکەت ڕاگرتە ڕێپێدانەکەی بکۆ تەواو کتابی لۆمە کردێ لە شارەوانی چار لۆ سەرۆک شارەوانی کە دەرێ لە سەخەتین کتابەکەم بە ڕسمی ئەوە تا یعنی 12 مانگە پاش 12 مانگی چوویتە بەردەستیوی کتابەکە وەرەقەی سپی لە ناو نووسیە وەڵا نەخشەکەت پەسەند نەکرا جارە چاوەڕێکە بڕیار دەدەیت ئەتو کەنجی بڕیاری دەدەیت ئەتو بە سارەکی بڕیارەکە ڕێپێدانێ نەدەی هەتا کەنجی چاوەڕەکەم گوت کاکەم کرێ چیمە یعنی کابراکەم کرێ چیمە عاردم لە ناو خەدەماتیە تاپۆ بە ناوی خۆمە بەرامبەرم خانیە دەرێناوە لە جارە چاوەڕێکە ئەخە چاوەڕێ چ بکەم سارەکە چاوەڕێ دەکەم سارەشکە چاوەڕێکەم پێ ساری کەش چاوەڕێکەم یعنی عیبە ئەوەندە مەرێ لە سەخەتین بە تەماینە کۆبوونەوەی چ دەکەی ڕێگە پێدانەکە یەک وەرەقەیە کو گوتی تا ڕێپێدانە ڕاگراوە ڕێپێدانەکەی بکۆتەوە ئیشەکەت کو تێکدایەوە چایتەوە لۆ ئەمە دەینێسە بەردەم ئەنجومەنی وەزیران ناڕەزای دەربڕین ئاگیان لە هیچ نییە کە تێناگەنەوەنە ئەوان ئیشەکەی تێک دەدە سەرۆکی شارەوانی و بەڕێوبەری ئاو ئیشەکەی تێک دەدەن خەرکەکەی ناچار دەکەم بێتە ئێرە ئەمە هیچ ئیشمان لێرە نییە لە ناچاری و درپڕیاتی نێرە یەک ئیشیمە لێرە نییە ئیشیمە لە شارەوانی هەولێرە شارەوانی هەولێریش گەمەی بە خەرچی هەولێرە دەکات بەڕاستی گەمەکردن و قەشمەریکردنەچی یعنی ئەمە دەنگماندا حکوومەتی ئەوەی بکاتە سەرۆکی شارەوانی قەشمەریمان پێ بکە ها یعنی دەنگماندا ئەو حزبەی کە ئەوەی دابنێ لە هەولێرە ها قەشمەری بەم بکە یەک سارە پێی دەرم بە کتابی ڕسمی لۆ کردیا قەشمەری بە من دەکاتن قەشمەریکردن کووە کارمان ئیدریس لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیارەکانی بەم شێوەیە بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ سپاس بۆ هاوکارم دانیار نورەدین بینەرانی عەزیز بەخواتان ئەسپێرن تا پرۆگرامێک تر هەر شاد و کامران بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ